لە نێوان عەرەبستانی سعودیە و هەرێمی کوردستان پەیوەندیەکی تایبەتی هەیە، تەنانەت بەهۆی ئەو ڕۆڵەی لە ناوچەکەدا هەیبووە پاشای سعودیە بە فەرمی بانگهێشتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی کرد مەدالیای تایبەتی پاشایەتی پێبەخشی. ئەگەرچی تاوەکو ئێستا سعودیە بە فەرمی کۆنسوڵخانەی گشتی خۆی لە هەرێمی کوردستان نەکردوتەوە، بەڵام چەند جارێک گەورە بەرپرسانی ئەو وڵاتە هاتوونەتە هەولێر و ئامادەکاریەکانی کردنەوەی کۆنسوڵخانەکەیان تاو توێ کردووە. بەرپرسانی ئەو وڵاتە چەندین جار لە لێدوانەکانیاندا ستایشی ڕۆڵی هەرێمی کوردستان و پێشمەرگەیان کردووە لە شەڕی دژی بە چەکدارانی داعش. بارزانی لە میانەی پێشوازیکردن لە گەورە بەرپرسانی سعودیە سەرەتای ئەم ساڵ ڕایگەیاندەبوو کردنەوەی کۆنسوڵخانەی سعودیە لە هەرێمی کوردستان هەنگاوێکی گرنگە، هانی وەبەرهێنەرانی سعودیە دەدات لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن. پەیوەندیەکانی هەولێر و ڕیاض بە جۆرێکن تەنانەت هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن باسییان لێوە کردووە. لەو کاتەی هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار لە ڕێگەی کەشتی بارهەڵگرەوە نەوتی فرۆشتووە. سعودیە لە پێشەنگی ئەو وڵاتانە بووە نەوتی هەرێمی کوردستانی کڕیوە کە ئەمەش بە هەنگاوێکی گرنگدا دەنرێت لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان کە ئەو کات لە ژێر گوشارێکی گەورەی بەغدادا بوو. بە پێچەوانەی پەیوەندیەکانی ڕیاض و بەغدا لە ماوەی فەرمانڕەوایەتی نوری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق ئاڵۆز و گرژی بووە. سعودیە وەک پارێزەرێکی سوننەکان بەردەوام مالیکی بە پەیڕەوکردنی سیاسەتێکی تایفی تۆمەتبار دەکرد. زۆرجار گەورە بەرپرسانی هەرێمی کوردستان لە دژی سیاسەتە تونند و لێدوانە ئاگرینەکانی مالیکی وەستاونەتەوە کە لە دژی سعودیە داوێتی. لەوانەش نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەخنەی توندی لە مالیکی گرت ئەو کاتەی سعودیەی بە پاڵپشتیکردنی تیرۆر تۆمەتبار کرد. بارزانی ئەو کات گوتی سعودیە قوڵایەکی استراتیژی بۆ عێراقەیە، بۆیە باشترە پەیوەندیەکان بەهێز بن نەک ئاڵۆز بکرێن. بەڵام لە دوای هاتنە سەرکاری کابینەکەی حەیدەر عەبادی پەیوەندیەکانی هەردوو لا تا ڕادەیەک بەرەو ئاسایی بوونەوە چووە. ڕیاض بڕیاری داوە باڵوێزخانەکەی لە بەغدا بکاتەوە. هەرێمی کوردستان عەرەبستانی سعودیە بە وڵاتێکی گرنگی ناوچەکە و جیهانی ئیسلامی و عەرەبی دەزانێت. پێی وایە بەهێزی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و سعودیە کاریگەری ئەرێنی دەکاتە سەر پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دیکەی عەرەبی.